یەکێکی تر لە خاڵەکان کاری بێ ئاڕاستە و کاری خودسەریە. خودسەری یعنی هەر ملی پێوە ناوە کارەکە خۆی بە دڵی خۆیەتی خۆی هەر ئەوەکە. زۆر کەسەیە لە بانگەواز و کارکردنی ئیسلامەتیە تاک پەروەردە بووە. جا ئەمانە زۆر بە زەحمە دەخرێنە ناو ئیشی ئیسلامیەوە، بشخرێنە ناو ئیشی ئیسلامی و خڕەبەردیان لێدێ. خڕەبەرد نازانی لە دیوارە چۆن داینی، ناخرێتە ئەم دیوەوە، ناخرێتە دیوی ناوەوە، ناکرێ بە ناوکار. خڕەبەردە لە هیچ شوێنێکا بۆ ناسوڵحێ. ئەو کەسانی ئاواش پەروەردە بوون چۆن لە بایۆلۆجیە لە ئەحیایە هەندێک زیندەوەر هەن پێیان نەڵێن یەکسێڵی وەکو ئەمیبا وەکو ئەم جۆرەشتانە. هەندێک کەسیش لە مەجای داوایە ئەمانە ئەوان یەکسێڵین. ئەمە نەبۆ جوندێتی ئەشێ نەبۆ سەرکردایەتی. دایمە قسەلووس مەلابەزێن لە مەجلیسا کەوتۆتە قسەکردن هیچیشی لە باران نییە. ئەتوێ بیکەی بە ئەمیر ئەدوا بەرەو ئەو هەوە هۆسەی کە خۆی ئەوێ. ئەتوێ ببێ بە جوندی هەموویانە بن بە جوندی و سەمع و تاعەت وە دەربڕن ئەو بە تاقی تەنیا بەرهەڵستی دەکاتەوە. لەبەر ئەم نەوعە کەسانە کە خودسەری پەروەردە بوون، کە تاک پەروەردە بوون و هاتوونەتە پێشەیان بە سەقافەتی ذاتی خۆیان شتیان خوێندۆتەوە، یان ئەمانە هەندێکیان تەلەبەی فەیسبوک و تەلەبەی ئینتەرنێتن، تەلەبەی کتێبی فۆتۆکراون کە نازانێ مؤەلیفەکەی چییە. بە تەکید ئەمانە ئەو خڕەبەردانە دەرەچن. ئەنجا بۆ نەتیجەش چونکە لەگەڵ خەڵکی ترە ناسوڵحێن تاکە کەونەوە جارێکی کە هەر وەکو وتمان وەکو مەڕەتەنهاکەی لێ دێتەوە کە شەیتان وەکو گورگەر دێتەوە بۆی پەلامارێدا و کاریگەری لەسەری دروست دەکات. ئەم نەوعە کەسانە کە ئەوە خۆ بەسەر کارەکەن جاری وا هەیە جۆ بە تعلیماتی سەروتر نادەن. تعلیماتی سەروتر چێ خۆێمە هەیکەلی ئیداریمان نییە، هەتاکو بڵێن لە دائیرەیەکینەوە مۆزەفێکەوە مدیرەکێتیەوە مدیری باڵاتریەتی ئەچێ بۆ مزگەوت مەلایەک دەرسی پێڵێ. هەر مەلایەک خوتبە ئەدا دێتە دەرێ اعتراز لە خوتبەی مەلاکە ژەگرێ، خۆشی بە قەدرەوە نازانێ، نە ڕەفتاری وەکو ئەو، نە ئەزمموی وەکو ئەوە، نە عیلمەکەشی وەکو ئەوە. بەڵام فێری ئەم ئیشانە بەچووکە کارەکانی خۆی هەمووی لامسەرلایی کردو، بە میزاجی خۆی کردوێتی. کەی حەزی لێ بوو بێت چووە بۆ دەرسێک، کەی حەزی لێ بوو بێ قسەی کردووە، کەی حەزی لێ بوو بێ شتێکی نووسیوە. ئەمە خزمەتی ئیسلامەتیەکە ناکە. بەمە ناتوانی کاری ئیسلامی ببیتە پێشۆ بەم خڕەبەردانە. ئەبێ خەڵکانێک لە کۆمەڵکاریە بن کە سەمع و تاعەکە دەرببڕن بۆ ئەو ئەمیرەی کە هەیەە. ئەنجا ئەو ئەمیرە شەرعیەش کە سەمع و تاعەیان بۆ دەربڕیوە ئەبێ بەپێی استراتیجەتێکیان خوتە و پلانێک مشاورەکردنی یەکتری خوتەیەکیان داناوە نەخشەیە کە بزانن لە مودەی زەمەنی ئەوەندەیە بگەنە ئەو هەدەفە. ئەمە ئەگەر هەرێکە لە عاسی خۆی و لامسەرلایی ئیشکا بە تاکیدەوەش ناگەنە ئەو نەتیجێ.